سڵاوتان لێبێت ئازیزان، من پارێزەر متەنە چاوشلی خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتانم. سڵاتان لێبێت خۆشەویستان، خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا تەوەری ئەمجارە پێتان شاد بوومەوە کەوا باس لە بابەتی گرنتی دەکەین. پێمە باش بوو هەر مەیدانی لەگەڵ بەڕێز کاکردۆ بەڕێوەبەری بەشی کڕین و فرۆشتنی پێشانگە کاکردۆ سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابی بەخێر بێن. زۆر سپاس بژیت، مەمنون. پێم خۆش بوو هەر لە دەستپێکی پرسیارەکەمان ئەوە بێت کە ئایا خەڵکی چۆن لە گرنتی تێگەیشتون؟ تێگەیشتنی خەڵکی بۆ گرنتی ینی وەرنتی جیاوازە. باشە. ینی بە چەند شێوازێک دابەش دەبێت، ینی بە چەند چینێک دابەش دەبێت. چینەکەیە ینی شێوازی وەرنتی تێدەگا وەرنتی چییە؟ باشە. چینەکەیە تێناگە، ینی خراپ بەکارهێنان بەکاری دێنێ و تاو حاڵی نەبووە لە وشەی گرنتی. تاو حاڵی نەبووە کەواتە کێشەک هەیە لێرە، کێشەی سەقافەتی تێگەیشتن لە وەرنتی بەڵێ گەورەترین کێشەیە کە ئەوڕۆ ئێمە ڕۆبەڕووی دەبینەوە. ڕۆژانە تووشی ئیشکال دەبن لەگەڵ بەڵێ ڕۆژانە زیاتر لە دەکەیسمان هەیە. دەکەیسمان هەیە، بەس ئەکسەریت کێسەکان ئێمە هەم بەپێی ئیمکانەتی خۆمان بەپێی ئەوەی ڕێنمانێک کە هەمانە ئەمە کێشەکان حەل دەکەین. بەڵام کێسەکانی جیاوازن. تێگەیشتنی هاوڵاتیان بۆ وەرنتی کە بیدات باسم کرد بەسەر چەند چینێک دابەش دەبێت. بەڵێ. چینەکەیە کە ئەوانەیە کە لە ئەوروپا هاتوونەوە تێگەیشتنێکی زۆر جیاوازیان هەیە. بەڵێ. چینەکەیە کە لێرە بڵێن تێگەیشتنێکی جیاوازتری هەیە. زۆر باشە. چکە لێرە کێشەک هەیە لە هەر دەوڵەتە و قانونی حکوومەت قانونێکی دانا بۆ وەرنتی. بەڵام لێرە لە وڵاتی ئێمە تا ئێستا قانونێک نێ بۆ وەرنتی. لە ڕووی یاسایی و هیچ ئاماژەی پێ نەداوە. هیچ ئاماژەیەک هەیە لە قانونی عێراقی هەیە، بەڵام هیچ ئاماژەیەک پێ نەداوە کە حکوومەت زاڵ بێ لەسەر یاسای وەرنتی. ئەو کێشانە زیاتر کە ڕۆژانە دروست دەبن لایەن هاوڵاتیانەوە، زیاتر کێشەکان چییە؟ لەسەر چدا ئەو کێشانە دەگەڕێتەوە لای بەڕێستە؟ چەند کێشەیەک هەیە لێرە کە هاوڵاتیان ڕۆژانە کە لەگەڵ ئێمە تووشی بڵین نەکێشە دەبنەوە، ئەنی کە کێشەیان هەیە لەگەڵ مۆزوعی وەرنتی. خراپ بەکارهێنان هەیە، خراپ بەکاری هێناوە خارج لە دەرەوەی وەرنتیە. ئەوە یەک. دوو کێشەشکە هەیە کە هاوڵاتی دێ ئەشیاک لە ئێمە دەکرێت، تەلەڤیزیۆنێک دەکرێت، چەند ماگێک بەکاری دێنێ، داوا دەکات دەڵێ کێشەی هەیە. ئەسلی مۆزوعەکەی کێشەی نییە. بۆیە ئێمە دائیمەن لە وەرنتیەکان سێڤیس سەنتەرەکان ئەوان قەراری نهایی لای ئەوانە. لە ڕووی گەڕانەی مافی هاوڵاتێکەمە بەستە؟ بەڵێ ڕووی گەڕانەی مافی هاوڵاتیان سێڤیس سەنتەرەکان قەرار دەدەن، نەک وەکیل و یان فرۆشیار قەرار دەدەن. ئەگەر ئێستا بۆ نمونە لە ئێمە وەکو کۆمپانیای ئەلیکترۆمۆڵ بەڵێ چەند بەشێکمان هەیە. مەسەڵەن دەتوانین ینی وەرنتیەکان دابەش دوو بەش بکەین. بەشێکە مەزموع وەکالەتێک هەیە کە ڕاستەوخۆ ئەلیکترۆمۆڵ وەکیلی حەسرە لە عێراق. بەڵێ. ئەمە وەرنتیەکان شواز وەرنتیەکانیان دیارە. مەزموعش شەریکانی دیکە هەیە کە وەکالەتی دیتر هەیە ئێمە ئیشان لەگەڵ دەکەین، ئەوانە لە عێراق وەکیلن، ئەوان شێوازیان جیاوازە. بۆیە ئەوانێک بستە بۆ نمونە ئێمە لە ئامە براندێکی ئەڵمانیا 5 ساڵ زمانی هەیە کە تەبدیلە، ئەکسسەری موبایل و ئەکسسەری ئایت و ئەوانەیە فەوری تەبدیل دەکرێت. بەس هێندە شەریکات هەیە ڕسمیاتی خۆی هەیە، بۆ نمونە هەواوی، هەر کێشێک لە دیڤایسێکی هەواوی لە ئامێرێکی هەواوی هەبێ لێ بستۆ سێڤیس سەنتەرەکەی سێڤیس سەنتەرەکە قەرار دەدا. بەگەڕانەوەی ئایا ئەوە کێشەی هەیە؟ ئایا خراپ بەکارهێنراوە؟ ئایا بۆ هاوڵاتێکە دەگۆڕدرێت؟ ئایا بۆ چا دەکرێتەوە بۆ شێوازێ؟ خۆی یەک لە شتەکان ئەمن هەر کە هاتمە ئەو پێشنگای بەڕێستان ماشەڵڵا هەموو بابەتێک هەیە لێرە. بەڵام ئایا ئەو گرنتی دانانە لەسەر هەموو کاڵەکان بە یەک شێوەیە یاخود هەر کاڵایەک و شێوازێکی گرنتی تایبەت بەخۆی هەیە؟ بۆ خۆی جیاوازە. چۆن جیاوازە؟ بەپێی کۆمپانیاکان جیاکراوەتەوە. باشە. وەرنتی بۆ نمونە لە ئەپڵ جیاوازە، هەواوی جیاوازە، شامی ئێم ئای جیاوازە.
شلون هسه ابل كمال جايد لاين خوي يعني رين ماي خوي هي في او رين مايانا كومباني ابل پێشوازی لەو ئامێری دەکە کە داخلی وەرنتیە یان داخلی وەرنتینە زۆر باشە بۆ شێوازی ساڵەکەش فەرقی مەسەلەن ئەپڵ 1 ساڵە شامی ساڵک و هەژدە مانگە مەسەلەن تەلەڤیزیۆنی TCL 3 ساڵ زەمانە ئەنی هەرێکە شوازی فەرقیە سامسۆنگی بڵێن 1 ساڵ زەمانە هیچ کاتێک بووە کاڵایەک دوو نرخی لەسەربی نرخێکیان تەنها لە بۆ ئەوبی کە لەبەرەوەی کە گرنتی لەگەڵا و یاخود بە هەرزانتر لەو نرخی کە دەفرۆشرێت لە گرنتیەکە ئەوەی کە گرنتی لەگەڵ نییە یعنی هیچ کاڵایەکەیە بەو شێوەیە بێتن لای بەڕێستان بەخۆی لە ئەلیکترۆمۆڵ هەم کاڵاکان وەرنتیان هەیە گرنتیان لەگەڵا هیچ شتێک نییە لێرە لەلایەن بەڕێستانەوە بەبێ گرنتی بیت تاکید بە لەوەی بەڵام ئەگەر جیاوازی بکەیت بڵێ بڵێن بازار مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ئەلیکترۆمۆڵ لە ئەلیکترۆمۆڵ هەم کاڵا وەرنتی هەیە بەڵام هێندە کاڵا هەیە الالكترونول شيء ولا خارج الالكترونول كلا بازار هي ورانتي لقالنا طبعا جواز السؤال هي او كي شيء او كي شيء دبروي بازار تاسا لروي يعني رخصنكي بازاري نكرا بالله لروي حمايتي وكالات لروي هناني بازاري الرش بالله لروي ورانتي بيشوي يعني بياسارك نخرا بو يعني دولة الحكومة دكين بياسا او نرخ دیار بکرێت لە بۆ هەموو گشت کاڵایە لە دوبەی لە ئیمارات کە دەچی لە هەموو شۆڕومەکان هەموو یەک سارە ینی لە هەموو بازار بەڵێ ئایفۆنێک هەموو یەک سار دەفرۆشت گرنتیەکەش هەر لەلایەن گرنتیەکەش هەر لەلایەن مەسەڵەن بەڵێ حکومەت ڕێکخستۆ کە شەریکی ئەپڵ لەوێ و گرنتیەکەش لەلایەن شەریکی ئەپڵ دەکرێت بەڵام هێندە گایدلاین هەیە فەرقیە مثلا شركة أبل جوازي هي ورنتي لقى شركة سامسونج مثلا لبشي موبايلات هل يكون قاعداني إخوانيا هل يكون رين ماي إخوانيا كسون ورنتي كان ورده قرنا كتاب سرم لام برستانه أو جرنتي كأيوة بحولاتيان يدن شوازي جرنتي دانا كان كل سر كالا كان يعني هر تنها بنسينا ياخذ لسر وصلك ياخذ هر تنها بشفعي واتب سرزاركي او جرنتي بيشكش حولاتي كان دكان اما بوكو سياستي الكترومول هر حولاتك ديك هر شتيل الكترومول ذكره كفاتوركي وردغري لبشتي فاتوركي همو رين ماكاني ورنتي مستوى تابت بو كالايك كريتي تابت بو كالاي يعني رين ماكان زو بوردي مستوى وهم كالاكان مستوى تنانا ديما يعني زۆر زار هاوکاری ینی مشتەکانی خۆشمان دەکەین چۆن لە ڕووی ئەوەی کە لە ڕووی وەرنتیەوە دەمێ ئەو خاڵێکە ئیشارەت بدەم ینی خراپ بەکاری هێناوە یان شتێک بۆ زۆر زار هاوکاریمان کردوون کێشەکانمان بۆ هەڵ کردوون ینی نەمانێت شتێک هیچ کاڵایەکە بووە خۆی لە ئەسڵا گرنتیەکەی نەبی بەڵام ئێوە لەلایەن ئەو فاتوڕەیە یاخود ئەو گرنتی کە ئێوە دەیدەنە هاوڵاتی خۆتان وەکو ئەلکترۆن مۆڵ ئەو گرنتی بدەنە خەڵکی زۆر زار هەیە کە ئەوە هەبووە لە ئەلیکترۆمۆل بەڵام شێوازی چۆنێتی هاوکاریکردنی ئێمە بوو مشتری بەردەوام و بۆ کوردشمان ینی خارجی زەمان بووە سوستەقدام بووە خراپ بەکارهێنراوە ئایتمەکە شکاوە ینی زەبوو تێگەیشتنی نەبە بۆ وەرنتی بۆ نمونەکە مۆبایلەک هەر هاوڵاتێک دەیکڕێ ئەم مۆبایلەکە دەشکێنێ یان بەری دەداتەوە یان خراپ بەکارهێناوە یان کەوتە ناو ئەو لێداوای وەرنتی دەکاتەوە ئەوە ئەگەر تێگەیشتنی هاوڵاتێکە بۆ وەرنتی هەبێ ئەوە چکەتە سەخارزی وەرنتی ئەو ڕێنمایی کە ئێوە هاوکاریمان کردوون وەکو ئەلیکترۆمۆل دامی مشتەکەمان کردووە هاوکاریمان کردووە کێشەکانمان بۆ هەڵ کردووە و شتێکی تریشتە دایمەن بڵێن ئەو شەریکانێکی ئێمە ئیشان لەگەڵ دەکەین دایمەن ئێمە ینی زەختمان لە شەریکەی بەرامبەر کردووە بۆ هاوڵاتی شکاتی ئێمە دایمەن هاوڵاتی ئەو کەسانێک کە مشتری ئێمە ئەفزەڵێتیان زیاترە هاوکاریمان کردن بە هەموو شێوازێک هەر ساغ و سەلامەت بی کاکردەوە زۆر سپاس بۆ کات بەخشێنێت خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بڕگەی ئێستامان و دەگەڕێنەوە ستۆدیۆ بۆ ئەوەی زیاتر و توێژی یاسایی لەسەر ئەم بابەتە بکەین زۆر سپاس.
سڵاتان لێبێت عزیزان، خۆشحاڵم کە لە تەوەری وەزارە کە سەبارەت بە بابەتی گرنتی پێتان شاد بوومەوە لەگەڵ دکتۆر هۆزان، دکتۆر لە زانکۆی سڵاحەدین. سپاس بۆ کات بەخشن کاک دکتۆر. زۆر سپاس بۆتان. هەربژی سپاس مەمنون. پێم خۆشە لەگەڵ یەکەم پرسیار دەست پێ بکەین کە زەمان چییە لە ڕووی یاساییەوە؟ دەستپێکێ زۆر سپاس جەنابتان دەکەم بۆ ئەو چاوپێکەوە داخوازی سەرکەوتنتان دەخوازم. ضمان طبعا گارانتیان ضمان بەشەکە لە عقدی بێع. بەڵێ ئێمە لە قانونی عێراقی متەئەسرین بە شریعەی ئیسلامی و تایبەتی بە فقی حەنەفی کە کاتێکە باسی زەمان دەکەین پێناسەکەی ئەوەیە کە دەڵێت الالتزام بالرد والتعويض، واتە التزام پابندبوون بە گەڕانەوە و قەرەب بکردنەوە، یان عبارة عن رد المثل الهالك إذا كان من المثليات أو قيمته إذا كان من القيميات. واتە گەڕاندنی هەمان کاڵا ئەگەر ئەو کاڵایە لە شتێکی مثلی بوو واتە لە بازار زۆر بوو، یان هاوشێوەی زۆر بوو لە بازار، یان قیمەتەکەی ئەگەر دەگمەن بوو نەبوو لە بازار. پێناسەیەکی تر هەیە هەر لە تەشریع لە شریعەی ئیسلامی هاتیە پێ دەڵێن ئیلزام حەق على آخر، یاتە ئیلزامکردنی بایع بە گەڕاندنەوەی ئەو کاڵایە یان ئەو نرخی ئەو کاڵایە کە بە مشتری کاڵاکەی کڕە. ئەوە پێناسایە لە شریعەی ئیسلامی هاتیە، یعنی شەریع عێراقی وەک جەنابتان ئاگادارن متأثرە بە قانونی فەڕەنسی و بە شریعەی ئیسلامی. لە بابەتی گەرانتی متأثرە بە شریعەی ئیسلامی لە فقی حەنەفی. وەک جەنابتان ئاگادارن عقدی بەیع، یعنی ئەگەر باسی ضەمان بکەین دەبی باسی عقدی بەیع بکەین. عقدی بەیع لە شریعەی ئیسلامی و لە قانونی عێراقی مبادلة المال بمالی، واتە ئاڵوگۆڕیکردن بە ماڵک بە ماڵک، ئەوەش بە معنای مقایەزە دێت. ڕاستە لە بدایەتی قانونی شریعەی ئیسلامی لە تشکیلکردنی دەولەی ئیسلامی لە پارە نەبوو، کاڵا بە کاڵەیان دەگۆڕی، تا زمانی دەولەی ئەمەوی. ڕاستە عەبدولمەلیک بن مەڕوان پارەی دەرخست، ئەو کاتە کاڵە بە بەرامبەر بە کاڵایەکی تر پارە دەفرۆشرا. ئەگەر باسی زەمانیش بکەین دەبی باسی عقدی بەیع بکەین. عقدی بەیع بشریع عێراقی وەک گوتم متأثرە بە شریعەی ئیسلامی کە پێناسە دەکات گۆڕینی کاڵە بە کاڵە، بەڵام فقاهەکانی عێراقی متأثرن بە تشریعی فەڕەنسی و مصری کە دەڵێن التیزامەکە لەسەر شانی بایع بە پێدانی بە تەسلیمکردنی کاڵە، و التیزامەکە لەسەر شانی مشتری بە تەسلیمکردنی پارەکە. و ئەو عقدە التیزاماتی لەسەر هەردووکیان دروست دەکات. ئەو عقدی بەیعش 4 التیزام لەسەر بایع دروست دەکات. یەکەم نەقل الملکیە، دووەم تەسلیم، سێیەم باسی ضەمانی تعرض والاستحقاق دەکات، چارەم ضەمان العیوب الخەفیە. کەواتە لە یاسا ئاماژە پێکرایە وەکو زەمان دوو جا باسی کردیە. بەڵێ یعنی باسی ضەمان التعرض والاستحقاق کردیە و باسی ضەمان العیوب الخەفی کردیە. 20 مادە قانونی مەدەنی عێراقی کە ساڵی 51 دەرچوویە بەکارە لە هەرێمی کوردستان 20 مادە باسی ضەمان دەکات. 20 مادە لە مادە 549 تا مادە 507. بەڵێ یەکەم جا باسی ضەمان التعرض والاستحقاق دەکات، باشان ضەمان العیوب الخەفیە دەکات. ضەمانی تعرض والاستحقاق واتە کاتێک ئەمن سیارەیەک دەکڕم، خانووەک دەکڕم، پێویستە بایع ضەمانێک بداتم، واتە گەرانتی ئەو شتە بداتم. ئەمن خانی لێکڕم دەبی ئەو گەرانتی بکات کە ئەو خانیە کلیلی تەسلیمم بکات، نەک ڕێگیری لە من بگریت لە سوود وەرگرتن و قازانج وەرگرتن لەو خانیە. کاتێک کە ئەمن کاڵایەک دەکریم دەبی ئەو کاڵایە لە کەموکوری تێدا نەبیت، هیچ عیبی تێدا نەبیت، عیبی شاراوە تێدا نەبیت. هەر یەکێک لەمانە تێدا بوو ئەوە پێویستە زەمانی بکات. مەرجەکانی دروستی زەمان چییە بۆ ئەوی زمانێکی دروست بیتن لە ڕووی یاساییەوە؟ ئەو مەرجانە چیە کە پێویستە تێدا بیتن؟ وەک ئەمە باسم کرد، وەختی باسی زەمان دەکەین باسی عقدی بەیع دەکەین. هەر عقدێک هەبیت، گرێبەستێک هەبی لە بینی دوو کەس، ڕضا محال وسەبەب، ئەو سێ پایانە ڕەزامەندی لایەنەکان و شتێکی لە ئەوەی کە گرێبەستەکە لەسەر ئەنجام بدرێتن. بەڵێ لە ناو عقدی بەیع ئەچوو زەمانی دەکەین.
بايع زمانك دەداتە مشتری کا دەڵێت ئەو سیارەیە لەو کۆمپانیە دەردەینم بۆ ماوەی 1 ساڵ یان 6,000 کیلومتر ئەمن زمانە دەدەمێ بۆ ماوەی 6,000 کیلومتر بەڵێ وانە ئەوە لە ناو عەقدەکە دەنووسرێت. جا ئەوە یەک لە پرسیارەکانە ئەوەیە کە ئایا پێویستە ئەو زەمانە بە نووسراوی لە بینی دوو تەڕەف کە دەکرێت یاخود هەر بە شەفەییش دەکرێت ئەو زەمانە دروست دەبیتن لە بینی دوو کەس مثلەن ئەوەی کە ئەو خاوەن دوکانەیە زەمان دەداتە گرنتی دەداتە مشتریەکەی دەداتە کڕیارەکەی خۆی پێویستە ئەو زەمانە نووسراو بیتن یاخود بە شەفەیی یانی ئەوەتە لە ڕێی گوتنەوە زارەکی بیت نەخێر ئەوە دائیمەن لە عەقدی بەیع هەموو چش دەبی نووسراویت دەبی نووسراویت بۆ ئەوەی ئەتوو لە محکەمە کاتێک داوای زەمان دەکەی قازی داوای دەلایل و بەراهین دەکات دەلایل و بەراهین تەماشای عەقدەکە دەکات لەناو عەقدی نووسراوە کە ئەو سیارەیە ئەو خانووەیە ئەو کاڵایە زەمان کراوە ماوەیەکی دیاری خلالی لە بەشەکە لە عەقد مەرجەکە لە عەقد وەک باسم کرد التیزامەکە لە سەرشانی بايع ئەگەر ئەو التیزامە نووسراو بیت باشترە یعنی زارەکی قازی بەقشتی زارەکی وەرناگریت ئیلا ئەگە شاهدی بینی ئەوانش بڕک زەحمەتن دائیمەن شتێکی بەرجەستە بە دەستی تۆ بیت باشترە لە زارەکی کە ئەتوو بە قسەی شەهادەی بەڵێ دواتر بتوانانی مافی خۆی پێوەربگرێت طبعا دەبی ئەوە گەرانتی بیت لە ناو عەقدەکە. کاکتۆر ئەگەر هاتوو کڕیارێک پێشەڵکاری بەرامبەر کرا لە ڕووی دانی ئەو مافە خاوەن دوکانێک پێشێڵی ئەو مافەی کردیا خودەوەتە ئامادە نەبوو ئەو مافەی لە بۆ بگەڕێنتەوە کە مافی گەرنتیە مافی زەمانەتەکەیە مشتری لێرە چۆن بتوانانی ئەو مافی خۆوەر بگرێتەوە بە پێی یاسا ئەوە دەڵێن ضمان التعرض والاستحقاق ئێرەدا کاتێک بايع خانووەک بەم دەفرۆشیت بۆ نمونە خانووەک بەم دەفرۆشیت ئەمە خانووەکە لێ دەکرم وەک ئەوەی کە اتفاقمان کرد نابیت پێش ئەوەی کاتە کلیلی تەسلیم دەکات تەماشا دەکەم خانووەکە بە کرێدایە تعرضە کردواتە ڕێگیری لە من گرت لە وەرگرتنی مافی خۆم ئەمە چ دەکەم داوایەک تۆمار دەکەم لە محکەمە دعوة ضمان التعرض والاستحقاق واتە دەبی بايع ضمانی حەقی من بکات ئەو زەمان ئەو بەرزکردنەوەی داوای لە ڕێی پارێزەرێکەوە دەتوانانی داواکەی بەرزکاتەوە یاخود هەر ئەو کەسە دەتوانانی بەخۆشی بستە دادگا و داوای مافی خۆی بک بنووس طبعا لە ڕێگای پارێزەرەکەی لە ڕێگای پارێزەرێکی طبعا دەتوانانی داوای بکات مافی خۆ بکات و گەرانتیە کە دائیمەن فەسخی عەقدەکەیە هەڵوەشاندنی عەقدەکەیە ئەمە خانیم لە توم کڕیە و اتفاقمان کردە ئەو خانووە بۆ نمونە خانووە بێکرێ چییە و تەواوە بەڵام کاتە دەچم خانوو لێت وەرەگرم ئەتوو پێش ئەوەی تەوقیعکەن بەکرێتدای یان مەزرعەیەک لێ دەکڕم ئەتوو تەماشای دەکەن کە مەزرعە تەواوە و هیچ زراعەتی تێدا نیە پێش ئەوەی تەسلیمم بکەی دەچی تۆوی دەکەی ئەوە ئەتوو پێشێلکاری لە عەقدەکەی دەکەی یاخودەوەتە هەر ئامێرێکی ئەلکترۆنی مەسەلەن هاندێکی مۆبایلە لە دوکانێکی مۆبایل دەکڕی بەڵام گرنتی ئەو مۆبایلت دەداتێ بۆی کە لە خلالی ئەو ساڵە کە شتێکی بەسەر بێتن بەڵام پاشان کە ئەو کەسە دەگەڕێتەوە دوکاندارەکە پێشەڵی دەکا بەرامبەری ئەو کاتی کڕیار دەتوانین لە ڕێی پارێزەرەکەی خۆی داوا بەرز بکاتەوە ئەو پێشێلکاریە کە بايع دەکات مثلەن تەلەفۆنە ضمان العيوب الخفية عمي تلفونك دكرم من نازانم كأو تلفونه باتري خرابة شاشة شكاية عمن دكرم نوية إيكك لا مرجكاني ضمان العيوب الخفية دبي عيبك شارة وبيت بو مشتري زحمته بزانيت كأو عيب داره دوام دبي مؤثر بيت سيم دبي قديم بيت بو أوي أم وقت دتشم دعوة تومار دكم زمان لو من حاكم لو كواتە پێش بەر لەوەی ئەو داوای بەرزکێ پێویستە ئەو سێ مەرجەی تێدابی ئینجا داوای بتوانی بەرزکێەوە کاتی مافەکەی خۆت وەردەگریەوە مەرجەکان خەفی بیت شاراوە بیواتە عیبەکە عیبێکی شاراوەبی سەر ینی زاهیری لەسەر نمونەیەک لۆ دەینم مەثەلەن ئەمن خانووەک دەکڕم ئەمە نازانم ئەمن مامۆستامە نازانم ئەو خانووە
زێرزەمینەکەی ئاوی دەشتە ناوی بەڵێ یان ئەم سیارەیەک دەکڕم بەڵێ ئەم لە چەند دێت دەزانم بۆنێدی سبغا چامەڵەغی سبغا عیبێکی شاراوی ئەمن هەیە بۆ ئەو من خانیە. بۆ من زەحمەتە بەڵام بەڵێ. بۆ کەسە کە لە معرەز ئیش دەکات شارەزابی شارەزابیت ئەوە ضەمانی نییە چونکو دەزانیت ڕاستم پێ دەڵێت بۆنێدی سبغا بەس بۆ من ئەمن مشتریەکی عادیمە زەحمەتە ضەمانم هەیە لەبەرەوەی کە تو شارەزایی لەسەر شتەکەنیە لە بۆ تو ئەو عیبە دەبتە عیبێکی شاراوە. بەڵێ مەرجی دووەمیان چ بوو؟ مؤثر بیت یعنی ئەمن قیمەتی نرخی کاڵای کەم دەکات ئەمن خانووەک لێت دەکڕم بەڵێ خانووەکە ڕوکنە باشە نرخی باش دێنیت بەڵام عیبی خانووەکە زێرزەمین ئاوی دەشتە ناوی بەڵێ یان سیارێک لێت دەکڕم عیبەکەی مەسەلەن محرکی تەواو نییە مەچینەکەی تەواو نییە ئەوە نرخی کەم دەکاتەوە یان عیبەکە قەدیم بیت سێم مەرج قەدیم یعنی کەم بیت لە کاتی گرێز بەسمی عقل دەبی بەم بڵێت مدەکەی چەند دیارکرا بە پێی یاسا بەپێی اتفاقا ئەو دەڵێم ضەمان بەشەکە لە عقدی بێ ئەتوو گەرانتی دەدەیە من هەندێک جا من مۆبایلێک لێت دەکڕم مستعملە ئەتوو دەڵێ بە یەک مانگ بەڵێ یەک مانگ سێ مانگ کاتە مدە گرینگە دیار بکرێت طبعا زۆر گرنگە ئەتوو اتفاق العقد شریعة المتعاقدين بەڵێ ئەنی ضەمانی اتفاقیش هەیە اتفاق دەکەین لە نێوانمان کە ئەمە ئەو تەلیفۆنە ئەو سیارایە ئەو خانووە بۆ ماوەیەکی دیاریکراو ضەمانی دەکەین وە پێک دێن بەپێی ئەو مدەی کە هەردوو لا ڕەزامەتی لەسەر دەردەبڕن ئەویش بەپێی نووسراو دەبی بۆی لە دوا ڕۆژ ئەگەر هەر تووشی هێز ئیشکالێک ببیتن یان هەر پێشەڵکاریێک بەرامبەری بکرێت بۆی کەسەکە بتوانانی داوای پەرامبەر بەرز بکاتەوە طبعا داوای حقیتە بەڵگەک لە بۆی طبعا کاکتۆر کۆتا پرسیارمان ئەوەیە کە چۆن کۆتایی بە ماوەی زەمان دێت چۆن کۆتایی بە ماوەی زەمانە دێت کە لە نێوان دوو کەس ئەو زەمانە دروست بووە بابەتی ئەو گرنتیە دروست بۆ چۆن کۆتایی بە و مەقسەدت ئەوەیە کە دائیمەن زەمان نووسراوە کۆتا ماوەیەکەی ئەوەیە کە لە عقد نووسراوە مثلا ماوەی یەک مانگ ماوەی دووەم بەڵام شتێکی تر هەیە کە قانونی مەدەنی عێراقی باس کردە کاتێک داوای زەمان تۆمار دەکەی لە مادەی 570 تقریبا ئەگەر غەڵەت نەبم باسی داواکە دەکات دەڵێت ئەگەر 6 مانگی تێپەڕیت يعني أتوبوت هي لا تسمع دعوى ضمان العيب إذا انقضت 6 أشهر من وقت التسليم يعني أتو ما في برسكرنوي ما في هي برسكي بلام أجا سير مستش مانك تيباري ولا سر ورقرتيني أو حقيقة سقوط كواتا أجر هاتو أمن أو كلايم كري وكو هاولاتيك كجرينتي كش من ورقرتوا بلام دواي 6 مانك أمن نقرا وقت الزانيت كأو عيب دارا طبيعي دەچێت دوکانی داوای گەڕانەوەی فەسخی عقدەکە هەڵوەشاندنی ئەو رازی نابی دختر رازی نابی داوایەک تۆمار دەکەی بەڵێ کەواتە ئەو مدەیە دەبی 6 مانگ بی 6 مانگ زیاتر مافی بەرزکردنەوەی داوایەکەم نییە چونکە بە اعتباری ئەوەی کە ئەمن رازیمە بەو کاڵایە و کە عیبداریش بیتن خلاصەوە مدەکە 6 مانگە لە دوای 6 مانگەکە ئەتوو دیارە ڕازی بێبەش دەبم لەو مافەی کە وەری بگرمەوە کاکتۆر زۆر سپاس بۆ کات بەخشینە زۆر سپاس کە لەگەڵ مابی سپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەمان کەوا بابەتەکەمان تایبەت بوو بە بابەتی گرنتی کەوا هاوڵاتی چۆن بتوانێت ئەو مافەی دەستەبەر بکات و چۆن بتوانێت داوا بەرز بکاتەوە لە بەرامبەر پێشەڵکاریکردنی بۆ مافەی تاوەکو ئەڵلقەیەکی تر بەخواتان دەسپێرم هەردەم بێکێشە بن.